فیلمی سینەمایی پەنجەکانی وەزیر لە شاری هەولێر نمایش دەکرێت و وەکو بەڕێوەبەرەتی سینەمای هەولێریش باس لە فیلمەکەکەن. ئەم فیلمە لە وڵاتی تورکیا بەرهەمهێنراوە و باز لە هەندێک لە خێڵەکانی باکووری کوردستان دەکات. Kendi karılarının hakkından gel. Siz asıl kendinize bakın. Hepiniz evde kalmışsınız. Ben ceviz kırıyorum, ceviz. Elimizde olan büyüğümüz kim? Vezir. Bakın, bu çok doğru bir tespit. Eğer veziri azama doğurmak bizim de hakkımız değil mi? Hakka mı gidiyoruz? Ali dedi, işine gelmeyince nasıl da kulakların sağır oluyor. Sınırlar mı geldi? Bebeş, siz beni buradan götür. Ali dedi, bana bak bana. Yana ayrılsınlar. Allah rızası için beni seçin. Şehit olmaya hazırım. Paşa. Ey ahali! Bizim için canlarını harpta feda edecek bu cengaverler için ئێمە لە چوارچەوەی پرۆژەی سینەما و جەماوەر کەەوە ئەم ساڵی چوارەمە بەردەوامی بۆ چالاکیە دەدەین. لە ساڵانی ڕابردوو گرنگیەکی ئەوتۆمان بە فیلم و سینەمای کوردیدا بوو. هەرچەندە ئێمە لە ڕووی بەرهەمی فیلم و سینەمای کوردی سینەمایەکی هەژارین، ئەگەرچی سینەمایەکی ناڵێم زۆر باش بەڵام باشمانەیە، بەڵام دە ڕووی بەرهەمێنانی فیلمەوە بە حکمی قەیرانی چەند ساڵی ڕابردوو کە نزیکەی 10 ساڵ زیاترە بەرهەم کەم بۆتەوە. بەڵام لەگەڵ ئەوەش دەمە توانیمانە زۆربەی ئەو فیلمانەی کە لە کوردستان بەرهەم هاتوون بەبێ جیاوازی لە شار و شارۆچکەکان یا ئەوانەی لە دەرەوەی کوردستان بەرهەم هاتوون کۆپرۆداکشن کراوە توانیمان لێرەمان نمایشیان بکەن. بەڵام هەندێک جار گرنگی بە فیلمی بێگانە دەدەین، ئەو فیلمانەی کە لە ناوچەکەدا هەن، وەکو فیلمی فارسی، فیلمی تورکی یان فیلمی عەرەبی یان ئیتر فیلمی ئەوروپی، هەر وڵاتەکانی تری ئاسیاوی زیاتر وەکو وڵاتی هیندستان یان وەکو رووسیا هەموو ئەو چارەچانەمان کردووە. 40 yıldır yanında çalışıyorum. İnsan sormaz mı? Sen gitmek ister misin diye. Tamam ben gideyim de Fahriye'min üzerine kar